شتێکی خۆشیان بۆ نردبوومدا لەسەر ئەوەی کە ئینسان ئەگەر ئەخلاق و ڕەوشتی جوان بێ چاکەکار بێ فوضەیلی کوڕی عیاض ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمونون جا پیاوێکی زۆر زاهید و عابید و مەشهورە ئەوەی کە تۆزێ لە ئیسلام سارەزا بێ ناو دەنجی و پیاوی بیستووە دەڵێ چۆ حەجێ لە حەجێ خەوی لێکەوت دەڵێ دوو جا مەلایکەت بوون دوو من هاتوون سەرسەری تویانە حەجی هەموو ئەو حاجیانە قبول بووە ئەوش گوتیان وەڵی هەمان قبول نەبووە بەڵام خوای پەروەردگار تەبارەکەوتە واستە بە فڵان کەسی پینەدۆس کە نەهاتۆتە حەجێش حەجی هەموو حاجیانی قبول کردووە نهاتۆتە حەجێ واستە بەوی حەجی هەموو حاجیانی قبول کردووە کابرا دێتەوە لە شام دێتەوە دەگەڕێ و دەسوڕێ کابرای دەبینیتەوە دەڵێ وەرە پێم بڵێ ئەتۆ هاتی حەجەوەتی ناوەڵڵە تی پێم بڵێ وەزی تۆ بۆ شتێ سڕێک هەیە پێم بڵێ کە نەهاتوی حەجێ گوتی بۆ پێمیش دوای پێت بڵێ بۆ نەهاتی بۆ حەجێ دەڵێ وەڵای من کابرایکی پینەدۆزم پینەدۆزی خۆم دەکرد دەڵێ هەموو جارێ مەبلەغە پارەیەکەم ساڵانە دادەنا لە بۆ حەجێ ئەو ساڵ تەماشەم کرد پارەکەم بەشی حەجەی دەکردم بەڵام دەوڵەمەندیش نەبووم بڵێم وەڵا لە ماڵێ زۆرم هەبێت خێزانم حەملی هەبوو بۆنی چێشتێکی خۆش دەهات لە ماڵە جیرانەکەمان خێزانیشم حەزی چێ گوتێگە بچی قاپێکم بۆ بینی کوردەواری خۆمان دەڵێ مەش جیرانیان لێ دەکاتن بۆنی گۆشت و ئەوانە کە دێ زۆر خۆش دەڵێ چووم لە دەرکەمدا ئافرەتێک هاتە دەرەوە تومەڵای دادەجیان ئەو خێزانەی من مەژگیرانیان دەکات و حەملی هەیە حەزی لەو چێشتەیەک هەندێکم بدەیە ئەویش گوتی وەڵا بەسەر چاو بەڵام پێت دەڵێم بزانم داخەوە بۆنگۆ دەشەیان ناشێ ئەو خواردنە چییە ئەو خواردنە وتێ ئەو خواردنە ئەمن داکێتیمم ماوەیە کە مێردەکەم مردووە چەند منداڵێکی یەتیمم هەن نەفەقەمان نەما منداڵەکانیشم زۆر برسی بوون ناچار بووم کەلاکێکی تۆپی و گیسچێکی تۆپی و فڕیاندا لێرانە چوون پارچەیەکم لێ کردوەوە هیناومە دەی کوڵێنم دەیدەمە منداڵەکان بۆی کە منداڵەکانم لە برسان نەمرن دەڵێ کابرا هات و دەستی کردەگریان خوایە ئەمن چ وەڵامی تو بدەمەوە ئەمن پارەم کۆ کردوەوە بچمە حەجێ دەڵێ هەموو پارەکێ بردە دەستی ئەو پیرەژنەی کرد جا ئەویش گوتی تو چ گوت وەڵڵاهی لە حەجێ واستە بە تو کە نەهاتوی حەجێ خوای گەورە حەجی هەموو حاجیانیشی قبول کردووە جا ئەخلاقیاتی ئیسلامی برا بە ڕێزەکانی خۆ زۆر گرنگە لەگەڵ ئەوەی کە کابرا موسڵمانە چاکەکار بێ دەستی ئاوا بێ ئەوەی کە پێی دەکرێت چکە تو جاری وایە دەبینی سەدەقەیەکی گچکە بەکەم مەزانە ئەو سەدەقەیە گچکە لەوانەیە لە ئاگری دۆزەق بمان پارێزیت